بینەرانی ئەزیزی بەکراوەی ئەم کاتتان باش تەوەری ئەم جارەی بەکراوەی تایبەتە بە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و پەیوەندی ئەو پرۆسەیە بە دیموکراسیەوە ئەوەی دەیبینین لە هەرێمی کوردستان و لە دوای ڕاپەڕینەوە تەنها دوو جار هەڵبژاردننی پارلەمانی کوردستان کراوە و یەک جاریش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە هەندێک پێیان وایە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەبەر ئەوەی سەرتاسەری بوو لە عێراق هەرێمی کوردستانیش ناچار بوو بەشداری تیادا بکات تا چەندە ڕاستە دوو پارتا دەسەڵاتدارەکەی هەرێم تا دڵنیا نەبن لە ئەنجامی هەڵبژاردنەکان بۆ بەرژەوەندی خۆیان وادەکەی دیاری ناکەن ئایا یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەمڕۆی هەرێم گونجاوە و دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگاکان تا چه ئاستێک لە مرکزیەتی تیادایە لەم بەرنمەیەدا تاوتوی چەندین پرسی پەیوەنددار بە پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و هەروەها کاریگەری و خەوشەکانی ئەو پرۆسەیە لەم هەرێمەدا باز دەکەین. بەڵێ بینەرانی ئازیز بۆ ئەم بەرنمەیە میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە خەسرە و گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان. میوانی دووهەممان کاوسێن بابەکر جێگری سەرۆکی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان خێربێن. ئارام شێخ محەممەد ڕێخەری ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان. میوانی چوارهەمیشمان ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن بە خێراتنی هەموو لایەکتانەکەم و بە خێراتنی ئەو میوانە ئازیزانەش دەکەم کا خەسرە بۆ پرسیاری سەرەتا دێمەلای تۆ وەکو دەزانین لە هەموو دنیادا هەڵبژاردن یەکێکە لە ڕووەگەشەکانی دیموکراسی کاتێک باس لە هەڵبژاردن دەکرێت هەمیشە و شەی دیموکراسی دێتە خەیاڵی هەموو کەسێک لە هەرێمی کوردستان هەڵبژاردن تا چەندە پەیوەندی بە دیموکراسیەوە هەبوو. جارێ دیموکراسیەت شتێک نییە تۆ لە دوورەوە حەجزی بکەی بۆ خۆت بهێنی یان داوا بکەی بۆت بهێنە ناوەوە. دیموکراسیەت لەگەڵ خوێنی تاکە لەگەڵ پەروەردەکردنی تاکە بەندە بە بارودۆخی هەر هەرێمێک هەر وڵاتێک و بەندە بە ڕۆشنبیری و سەقافەتی دانیشتوانی ئەو هەرێمە یان ئەو وڵاتە. گومان لەوەدا نییە دیموکراسیەتی کە لە سوێت هەیە یان لە هۆڵەندا هەیە یان لە کەنەدا هەیە تۆ قەت بەراوردی ناکەیت لەگەڵ ئەو دیموکراسیەی لە مەسر هەیە یان تەنانەت لە تورکیا هەیە یان لە ئێران هەیە یان لە هەرێمی کوردستان هەیە. هەندێک وڵات لەوانەیە سەدان ساڵە ئەو تەقلیدە دیموکراسیەیان هەیە و بوتە بەشێک لە خوێنی ئەوان لای ئەوان زۆر زۆر ئەستەمە زۆر مستەحیلاتە کە لە کاتی خۆیان هەڵبژاردنەکان نەکرێت لەبەر تەبایی وەزع لەوێ لەبەر پێشوەچوونی دیموکراتیەت لە ئەو وڵاتە لەبەر ئەوەی پرۆسەیەکی دیموکراتیەت ئەمە دەیان و لەوانەیە سەدان ساڵە پەیڕەو کراوە لە ئەو وڵاتە. لە وڵاتی ئێمەش تا حەدێکی باش پەیڕەوی ئەو تەقلیدە کراوە هەل لە مەغریب کە ئاخر وڵاتی عەرەبیە لە ئەفریقیا تا دەگەیتە هەندستان تەقلیدی دیموکراسیەت نەبووە و نییە و تا ئێستا دێمە سەر مەوزوعەکە ڕەجال لێ دەکەم لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستانیش بەشێکە لە ئەو ناوچەیە هەل لە مەغریب تا هەندستان موسڵمانین خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین تۆ ناتوانی بەدەر لە دەور و پشتی خۆت وەکو سوێت لێ بکەیت یان وەکو سویسرا لێ بکەیت یان وەکو نەمسا لێ بکەیت. ئەمە یەکێک. دووەم لە چاوە خۆی کوردستان بە بەراورد لەگەڵ بەشەکانی دیکە عێراق بە بەراورد لەگەڵ وڵاتانی دراوسێ تا حەدێکی باش ئەو تەقلیدە پەیڕەو کراوە. ئێمە زۆر باسی نەسازدانی هەڵبژاردن دەکەین لە وادەی خۆی هەڵبژاردنەکانی لە پارتەکانی دەسەڵات کاتێک باسی بەهاری عەرەبی دەکرێت دەڵێت کوردستان ناشوب هێنرێت بە میسر و بە تونس و بە لیبیا و بە یەمەن و بە ئەوەی لە ئێستا ڕوەدات. بەڵام تۆ مەسەلەی هەڵبژاردنت یاخود مۆدێلی ئەو هەڵبژاردنەی یاخود ئەو تەقلیدی هەڵبژاردنەی لە هەرێمی کوردستانی پێویستت کردەوە بە جیهانی عەرەبی. بەڵێ ناشوبهێت بە مسر حتمەن مەسر یان لیبیا قەزافی 40 ساڵە هاتووە خۆی فەرز کردووە وەکو سەرۆکێک بێ هەڵبژاردن بێ پەرلەمان بێ موئەسسەسات. لە کوردستان شتیوانیە لە کوردستان موئەسسەسات هەبووە هەڵبژاردن هەبووە فرەحەزبی هەبووە
مافی ڕادەربرین هەبووە لە وڵاتانەی کە ناشب هێت حتمما ئەو مافانە هەموو نەبووە لە کوردستانی خۆمانیش ئەگەر شەڕی ناو خۆ نەبوایە لەوانەیە هەڵبژاردنەکان لە سات و کاتی خۆی بکرابایە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان شەڕی ناوخۆ لە 96دا بوو لە خلالی ئەم 21 ساڵەدا دوو هەڵبژاردننی پارلەمانی کراوە یەک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کراوە کە زۆر کەس ئەڵێن بۆ مجاملەی ئەمریکیەکان بۆ لە هەرێمی کوردستان یەک هەڵبژاردننی شاراوە 12 ساڵ تێپەڕێ با من وەڵام بدەمەوە کەواتە چ ڕەبتێکی بە دیموکراسیەتەوە با من وەڵام بدەمەوە یەکەم کەس داوای سازدانی هەڵبژاردننی کرد بۆ چارەسەرکردنی کێشەی دەسەڵات لە کوردستانە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بوو لە کۆیە بەعالەنی لە میتینگێکی فراوان لە ساڵی دوای ڕاپەڕین مباشەرەتەن داوای کرد کە هەڵبژاردن بکرێتن وە هەڵبژاردن کرا لە ساڵی 1992 دوای ئەوە ئیتر هەمومان دەزانین چی ڕوویدا لە کوردستان و هەمومان بەشدار بووین لەو وەزعی کە لە کوردستان هەبوو ئیتر ئەو وەزع بەردەوام بوو تا ڕوخانی ڕژێم کە ڕژێم ڕۆخە لە ساڵی 2005 هەڵبژاردنەکان کرا ی پەرلەمانی کوردستان ی پەرلەمانی عێراقی ی ئەنجومەنی پارێزگاکان مەفروض بوو دوای ئەوە بە 4 ساڵ هەڵبژاردنەکان بکرابایە فعلا کرا لە 2009 هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی کرا دوای دێمەسەرەوە دوای ئەوەش بە 4 ساڵی دیکە دەبێ هەڵبژاردننی پەرلەمانی دیسان بکرێتەوە کەیەوا دەکەی ساڵی 2013 بە ئەنتیزار بکەین بزان لە مانگی حوت یان هەشت یان نۆی ساڵی ئایندا هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەکرێت یان نا واتە ئێمە تەخیر نەبووینە لە ڕوخانی ڕژێمەوە تا ئێستاکە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی لە کاتی خۆی کراوە یەک هەڵبژاردننی بە دواکەوتوین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە کە هەندێک لایەنی سیاسی زۆر لایەن مەبەستە ئەو هەڵبژاردنانە بکرێت ئێمەش لامان مەبەستە ئەو هەڵبژاردنانە بکرێتن لە ساڵی 2005 کراوە دەبووایە لە 2009 بکرابایە بەداخەوە دواکەوتین هۆکارەکان چی بوون مەسەلەوە نییە لایەنە بکرێتن کاخەسرە و ئایا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ڕەبتی بەوە هەیە کە دیموکراسیەت لەم هەرێمە بەرەو پێش دەڕات بۆیە هەڵبژاردنیش دەکرێت زۆر بە کورتی لە وڵاتێکی فرا حزبیدا گومان لەوەدانە سندوقی دەنگدان تاکە ڕێگایە بۆ چارەسەرکردنی کێشەی دەسەڵاتە بەڵێ من هەرێمی کوردستان بە هەرێمێکی دیموکراتی لە قەڵەم دەدەم و بۆیەش هەڵبژاردننی تیا دەکرێتن بەڵام ئەوە ناگەینێت کە کەم و کوڕیمان نییە کە سەقافەتی هەڵبژاردنمان لاکەمە کە دیموکراتیەتمان نقصانی هەیە زۆر سپاس کاگارم دێمە لای تۆ هەمان پرسیار ئایا ئەو هەڵبژاردنانەی لە هەرێمی کوردستان کراون لە خلالی ئەم دوودەیەدا کە لە خلالی ئەم 20 ساڵەدا دوو جار هەڵبژاردننی پەرلەمانی کراوە یەک جار ئەنجومەنی پارێزگاکان یەک جار شارەوانیەکان ئەمە ڕەبتی هەیە بە دیموکراسیەوە یاخود پەیوەستە بە ئیرادەی حزبەکانی دەسەڵاتەوە کە ئەوان کەی بیانەوە ئەیکەن ئەمە ڕای من نییە بەڵە خۆی لە مەسلەی هەڵبژاردن لە دیموکراسیەتە بۆیە گرنگە لەبەر ئەوەی یەکێک لە گرنگترین مەبدەئەکانی دەسەڵاتدەستکردنی دەسەڵات لە ڕێگای سنووقەکانی هەڵبژاردنەوەیە و ئەوە تاقە اختیارە لە دیموکراسیا بۆی دەسەڵات ئاڵوگۆڕی پێ بکرێت لە بینی گروپ و تاقم و ئەحزابی جیاوازە ئەگەر ئەمە نەکرێ ئەگەر هەڵبژاردن نەکرێ ئەو کەسانی کە لە دەسەڵاتان ئەمێننەوە کەمانەوە دەسەڵات والی ئەەکەن بگونجێ بە بارودۆخی خۆیان بگونجێ لەگەڵ مانەوەیان یاساکان دەستکاریەکەن دەستکاری دەستورەکەن دەستکاری قانون انتخاباتەکەن دەستکاری جیهەتی سەرپەرشتی انتخاباتەکەن وای لەکەن هەموو قیاساتەکان و هەموو قاڵبەکان وا ئەدورن کە خۆیان لە حکمە بمێنەوە بۆ ماوەیەکی درێژخایەن ئەمە ئەساسی ترین شتە لە دیموکراسیەتە کە تۆ یەکێک لە ڕێگاکان لە دیموکراسیەتە بریتێ لە هەڵبژاردن و لە ڕێگای هەڵبژاردنەوە تۆ دەسەڵات نوێ ئەەکەیتەوە ینی ئەو ینی شێوازی ئاشتیانە بۆ ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە لە دیموکراسیەتە لە ڕێگای سنووقەکانی هەڵبژاردنەوەی کە هەڵبژاردن دواخی لە ڕاستیە ئەساسی ترین پایە لە دیموکراسیە ئەساسی ترین کۆڵەکە لە دیموکراسیە کەوتە ژێر پرسیارەوە مەسەڵەن بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەگەربین سێری ئەو بکەین بە عام هەڵبژاردن و بەڕێوەچوونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە سومعیشی زۆر خراپی هەیە ئەساسا لەوە دەستپێکاگەری ئێمە لە شتێک لە کۆڵەکە ئەساسیەکەەوە دەسی پێ بکەین هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە هیچ ئیعلان و موعیدەکەی معلوم نییە لە دنیای پێشکەوتووە تاوان دیموکراسیەت کە هەڵبژاردن بە پێی زۆرێک لە پێوەرە نێودەوڵەتیەکان بریتە لە مافی
بریتە لە بەشێکی دانەبراو لە ممارەسەکردنی مافی بەشداری سیاسی لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن تاکەوە ینی ئەوە مافە کە هاوڵاتیان لە ڕێگای هەڵبژاردنەوە ممارەسەی مافی خۆیانەکە لە بڕیاردانی ئەوەی کە چێ لە دەسەڵاتا بێ مافیش بەش ناکرێ ماف ئەوە نییە تۆزێکی بیتی و تۆزێکی نیەتی لە هەرێمی کوردستان ئەم مافە تا چەند ئەم مافا منیسم باسی ئەوە بکەم ئەم مافە کە بریتە لە مەسەری هەڵبژاردن بە بەردەوامی لە ژێر پرسیارایەوە ئەم هەڵبژاردانە سومعەیەکی زۆر خراپیان هەیە بە بەردەوامی دواکەوتوە سەیری کە لە ساڵی هۆکار چیە و کێ هۆکار جا من ویسم باسی بکەم جا بایم هەنێک لەوە بڵین لە ساڵی 92 یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کراوە ئەوایە 96 کرایە 96 بۆ 2000 ئەوایە خولی دوو بکرایە 2000 بۆ 2004 ئەوایە خولی دووهم کرایە لە ساڵی 1992ەوە دوو حیزب لە کوردستانە تەبریراتەکانیان هەر شتێکە لە دیموکراسیە ناخوات لە ساڵی 1992 هەتاوەکو ساڵی 2005 بەهۆی بارودۆخێکەوە کە لە عێراقا ڕۆیە هەڵبژاردن ناکرێت لە ساڵی 2000 هەڵبژاردننی شارەوانەکان نەکرێ ئەو شارەوانیانی هەڵبژێردەوەن کە دوایش لە هەولێر کرا لە سلێمانی کرا لە دەسەڵاتی دابەشبوونی هەرێمی کوردستان بەسەر دەسەڵاتی دوو حیزب لە 2000 مجموعەیە کە هەڵبژێردەوە لە شارەوانەکان ئێستش دەوامەکەن لە ساڵی 2005 کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەکرێ ئەوە 2009 کرایە نەکرا ئەوە خولی دووهەمێتی لە 2005ەوە مجموعەیەک خەڵک هەڵبژێردراون لە ئەنجومەنی پارێزگاکانە تاوەکو ئێستش بە هەموو شەرعیەتیان ماوە شەرعەتی نییە چۆن شەرعەتی هەیە شەرعەتی خۆی بەپێی یاساکاڵێ بۆ 4 ساڵە خۆی بەپێی یاساکاڵێ بۆ 4 ساڵە شەرعەتی چی هەیە شەرعەتێکی سەپێنراوی سیاسی هەیە ئەم شەرعەتە سەپێنراوە سیاسیە لە هەرێمی کوردستانە لەلایەن دوو حیزبی حاکمەوە بە بەردەوامی تەبریرە هێنەوە بۆ دواکەوتنی هەڵبژاردنەکان تەبریراتەکانیش چین سەیریکە لە هەموو دنیاە هیچ لە کوردستانە کارەساتێکی زۆر گەورە نەیاوە ئەوە گریمان لە ساڵی 1994 تەمەنەوە بەس بە تەنها عیلاقی نییە بە هیچ لایەنێکی ترەوە لە 92 نەتائیجی انتخاباتەکان خۆیان قبوڵیان نەکرد و شەڕی ناخۆی لێکەوتەوە لە 94ەوە شەڕی ناخۆ بەردەوام بۆ تانەوە هەشخۆ لە 98ەوە هیچ کارەساتێکی تر ڕووی ناوە نە جێژەڵوکە ڕوویاوە نەبوومە لە زەڕوویاوە نە فەیەزان ڕووی حربی عالەمی ڕووی ناوە بۆ معلوماتتان لە حربی عالەمی دووهەمە هەڵبژاردن لە بەریتانیا دوانەکەوتووە گەر قسە لە دیموکراسیە لە زروفی شەڕە لە حربی عالەمی دووەمە گریمان کارەساتی سروشتی باسکەین ئەم هەفتەیە پێشووتر لە ئەمریکایە گەورەترین کارەساتی بەخۆیەوە بینی کە جێژەڵۆکەی ساندی بوو هەڵبژاردنەکان دوانەکەوتن دوایان نەخست بانگەشی خۆیانیان زۆر بەکورتی حکمت لە دواکەوتنی و دواخستنی هەڵبژاردنەکان چییە زۆر بەکورتی زۆر بەکورتی ئیرادەیەکی سیاسی هەیە ئەوێ دەسەڵات بەم شێوەیە بێڵێتەوە و تەنها لە دەستی دوو حیزبابێ و بەو شێوەی کە بینیمانە ئەنجامی دەسەڵاتەکەش بریتە لە دابشکردنی دەسەڵات هەم ئاسۆیی و هەم ستونی لە ڕووی ئیداریش و لە ڕووی ناوچەش و لە ڕووی پۆستەکانی ناو حکومەتەکانیش بۆی بەم شێوەیە بەردەوام بەڵێ سوپاس کاکاوسێن دێمە لای تۆ وەکو جێگری سەرۆکی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بەرنامەیە حەزۆرت هەیە کاگ ئارام لە ئەخیر ڕستەی داوتی هۆکاری دواخستنی هەڵبژاردنەکان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دوو حزبی دەسەڵاتدار یەکێتی و پارتی مەبەستیانە دەموچاوەکان نەگۆڕن مەبەستیانە هەڵبژاردنەکان نەکرێت چونکە بەرژەوەندیان لەوەدایە کە نەکرێت وەڵامی ئێوە بەڕای من ئێمە غەدرێکی گەورە لە ئەو ئەزمونەی خۆمان دەکەین ئەگەر بەراوردی بکەین بە وڵاتە پێشکەوتەکان کە سەدان ساڵە کللتورێکی فراوان و گەورەی دیموکراسیان تێدا ئێمە لە وڵاتێکدا دەژین لە وڵاتێکدا کە بەردەوام شەڕ و ڕەتکردنەوە و کللتورێکی دڵڕقانە کللتوریکی سەرکردن باو بووە لە عێراقدا ئێمە هەمومان مێژوێکی دوور دێژمان لەسەرەوە دیوە و ئەزمونمان کردووە بەڵام ئەگەر سیرکە هەل لە دوای نەوەتویە یەکسەر لە دوای ڕاپەڕین ساڵێکی نێکێشا کە سەرکردایەتی بزنەوەی کوردی دەست بەجێ کاری کرد بۆ هەڵبژاردننی پەرلەمان ئەو هەڵبژاردنە یەکەمین ئەزمموی دموکراسی بوو لە عێراقدا بە چاوی خۆشماندی چۆن خەڵک بەشداریەکی کاریگەر و فراوانی ئەمەیان کرد ئەگەر دەسەڵاتی کوردی یا بڵێن ئەو دوو حزب دەسەڵاتدارە ویستبیان خۆیان داتوانێت ئیداریەکی موقەتی حکوومەتی پێک بێن و چاوپۆشی لە هەڵبژاردن بکەن بەڵام ئێمە باوەڕمان بە هەڵبژاردن وەکو پرۆسەیەک باوەڕمان پێیەتی کە پرۆسەیەکە گەشە بە دیموکراسیدا ئێمە هێشتا دەوڵەتێک نین بڵێن لافیەوە لێ بدەین وڵات دەوڵەتێکی تەواو دیموکراسین و پرینسیپەکانی دیموکراسی چەسپاوە و ئێمە ئێستا وردە کەلتوریەک بەدیدێ نەخێر ئێمە لە سەرەتایەکی دیموکراسیدان هێشتا کەم و کوڕی زۆرمان ماوە ئەو وڵاتانەی دەیان ساڵە دەسەڵات و هێز و سەقافەتێکی فراوانی هەیە لە وڵاتەکاندا هێشتا تەماشا دەکەین لە دووبەری خۆمان ئەوەی کە لە هەرێم بەو بچووکەی بەو کە مەزمونی کراوە و خراوەتە گەڕ لە کاری دموکراسی و لە
ئازادی ڕادەربڕین و هەتا دوایی هێشتا لەو شوێنانە سەر و سۆراغی نییە لەبەرەوە ئێمە حەقە ڕاستە ئێمە وەکو تموحی خۆمان تموحی سیاسی حەقە ئەو ئەزمموی خۆمان بەراورد بکەین لەگەڵ وڵاتە پێشکەوتوکان و تموحی ئێوەش هەیە ئێمە وەکو یەکێتی هەر لە شاخیش هەوڵمانداوە و فعلەن لە دەیەکاندا هەڵبژاردننی ئەنجومەنی گوندەکانمان کردووە لەبەرەوە لە کللتوری منی بە درێژایی کللتوری ئێمە هەوڵی زۆر هەیە بەڵام دەبێت حسابی ئەوە بکەی کە ئێمە لە وڵاتەدا بێ کللتوری دموکراسی بێ کاکاوسێن بەدەر لە قسەکردن لەسەر بەراوردکردنی ئەزمون و ئەم جۆرە شتانە ڕایەکەیە لە ناو چاودێران لە هەرێمی کوردستان و چاودێرێکی ئەمریکیش ئەم ڕایی دووپات کردوێتەوە ئەڵێت ئەگەر یەکێتی و پارتی دڵنیا نەبن لە ئەنجامی هەڵبژارنەکان بە بەرژەوەندی یاخود بۆ بەرژەوەندی خۆیان ئەوە وادەکە دوا دەخن کەیش وادەکەیان دیاری کرد ئەوە دڵنیان لە ئەنجامەکە باشە ئەمە تا چەند ڕاستە ئەو هەڵبژاردنەی ڕابردوو دەری دەخا کە دڵنیاش نەبووین و هەڵبژاردنیش کراوە و ڕێکخراوی وا هەیە کە بۆ یەکەم جار بەشداری هەڵبژاردنەکانی کردو و ژمارەیەکی زۆر کورسیشی هێناوە ئەنی ئەوە دەری دەخا کەەوە پێچەوانەی ئەو ڕایە ئەگەر وانەبا تەجیل دەکرا دوا دەخرا زیاتر ئیدی ڕادەوەسان تا هەلومەرجێکی وا دەهات کە ئێمە دەنگ زیاتر بین کەواتە تۆ ئەوە ڕەت دەکەیتەوە بەڵێ بەڵ کاگەرم دێمە لای تۆ وەکو بەڕێوەبەری پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن و هەمیشە لەوەتەی دروست بوون چاودێر بوون چاو بوون لەسەر هەڵبژاردنەکان کاکاوسێنیش دووپاتی کردەوە کە ڕەتی نییە بەوەی کە ئەنجامی هەڵبژاردنەکان بزانن ئین جاوادەکەی دیاری بکەن ئەوەندەی ئێوە ئاگادار بن ئەمە تا چەند ڕاستە و خەوشەکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان چییە کە تا ئێستا تا دوایین هەڵبژاردن وجودیان هەبووە بەڵێ ئەگەر سەیری نەتایجی انتخاباتی 92 بکەین بۆ 2009 هەردوو حیزبی دەسەڵاتدار لە 1992 لە 1970 دەنگەکانیان ناوە بەڵام لە 2009 ئەو دەنگە بۆ بە لە 1950 لە هەڵبژاردننی حوتی سی 2010 ئەو دەنگانە هەردوو هێزی دەسەڵاتدار بۆتە لە 1955 واتە بە ئاشکرا ئەوە دیارە کە کێروی ئەنجامەکان بەرەو خوارەوە دێ هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری گەڕێنەوە بۆەوەی لایەنەکانی دەسەڵات بەوەی دەگەڕێنەوە کە ئەوان ڕێگەیان داوە بە فرەحیزبی بەوەی هەموو کەس بەشدار بێ لە هەڵبژاردنەکان هەر بۆیە دەنگەکانی ئەوانیش کەم بۆتەوە من پێم وایە فرەحیزبی ئەوە نییە کە بڵێن ئەوان داویانەیە یانیان داوە لە دوای ڕوخانی ڕژێمێکی دیکتاتۆری وەکو بەعسەوە هەلومەرجێکی تازە هاتۆتە هەرێمی کوردستان و پێم ئەگەر بەعز بۆ خۆشی دەسەڵاتی ببایە لە ناو هەرێمی کوردستانە بۆە ڕێگەی بە فرەحیزبی بدایە چونکە هەلومەرجێکە گۆڕانکاری بەسەر هاتووە و ڕێگە نادا بۆی کە بگەڕێتەوە بۆ سەردەمی کەواتەمە دەستکەوت نییە بۆ ئەوان نابەتەکیدەوە پێشکەوتنی هەلومەرجی سیاسی و اقتصادی و وعی هاوڵاتیانە و وعی هاوڵاتیانیشە بەڕاستی ئێساکەوای کردووە قەیرانێک دروست بووە لە نێوان داواکاری ڕێکخراوەکان و هاوڵاتیان کە داوای هەڵبژاردنەکەن و ڕێگریەکیش هەیە بڕاستی بە ئەو حقەتە بڵێ من حەزەکەم بڕاستی هەردوو هێزی دەسەڵاتدار ینی تەبریر بە ئەو حاڵەتە نینەوە ئێمە بابیر لەو بکەینەوە کە چۆن معالەجەی ئەمە بکەین چکە ئەمە خەوشێکە ئەمە نەنجیەکە بۆ پرۆسەکە لە هەرێمی کوردستاندا کە بە بەردەوامی هەڵبژاردن دوا ئەکەوێ لەبەرەوە ئێمە باشتر وایە پەنجە بخێنە سەر کەم و کوڕەکان و قەنەعەت بێنین بەوەی کە ئێمە لەگەڵ هەڵبژاردنانین بەڕاستی هەرێمی کوردستان هەرێمێکی بێ هەڵبژاردنە هەرێمەکە هەڵبژاردن کێ لەگەڵ هەڵبژاردن نییە هێدوو هێزی دەسەڵاتدار لەگەڵ هەڵبژاردنانین و ئەمە من لە خۆمە نایڵێم ئەمە لەوە بەچی تۆ پێ وایە بەپشتن بەسەوەی کە کاگاران باسی کردی لەنەوە دووەوە ئەو هەموو کاتەمان ڕۆی شەڕی ناوخۆ کرێ بە تەبریە بۆ شەڕی ناوخۆ تەشجیع بگوایە بۆی کە هەردوو هێزی دەسەڵاتدار زیاتر و زیاتر ئیشام کردایە بۆ هەڵبژاردن نەک و شەڕێکی ناوخۆ کە سەپێنرا بەسەر کۆمەڵگەی کوردیا بیکەی بە تەبریر بۆی هەڵبژاردن نەکەی یعنی ئەو دیموکراسەتی کە خەسرە بازی کرد کە بازەوە کە دیموکراسیت لە هەرێمی کوردستاندا دیموکراسیت تۆوە دیموکراسیت حەمد سەدەقە نییە تۆیەکە تۆ ئیچێنی تۆوە ئامراز یەکێک لە ئامرازەکان دەسەڵات تەزویراتیان کردووە ئەوە مۆزوعەکانیان کردووە لە ئەوە مۆزوعەکە ما توانین تقریرمان هەیە و بە پێی تەقاریر دەتوانین ئەمە شتانەش باس بکەین بەڵام من حەزەکەمەوە بڵێم ینی کە دیموکراسیت تۆ تێوە ئەو تۆ ئامرازە یەکێک لە ئامراز سەرچەکانی هەڵبژاردنە تۆ ئەزمونەکەت هەیە ئێمە هەمومان ئەزمونێکمان هەیە لە هەرێمی کوردستاندا ئەزمونێکە لە خوار دیموکراسیەتی هەڵبژاردنەوەیە و بەرەو بەڕاستی بە حقت بەرەو دیکتاتۆریەتی هەڵبژاردن ڕوا خەریکە بەرەو ئەو تەجروبانی میسر و ئەو وڵاتانە ڕوات کە
ئەوێ بزانێت کە نەتایجەکان بە چ شێوەیەکە ئەنجاو کاتە هەڵبژاردن بکە کە ئەمە زۆر خراپە بۆیە من ئەزمموی هەریم کوردستان نەک لە ئەزمموونەکان نبینەوە وەکو قۆناغی گواستنەوە بەرەو دیموکراسی بەڵکو منەڵم لە پێش قۆناغی گواستنەوەی بەرەو دیموکراسی و هێزگەلێک هەن بەڕاستی بەرژەوەندی فئەوی خۆیان لەوەدایە کە هەڵبژاردن ئیدارەدانەکە بەرەو دیکتاتۆریەت دەڕوات بەڵێ بەرژەوەندی فئەی نوخبەی سیاسی دەسەڵاتدار لە هەرمی کوردستاندا بەرەوە ڕوات کە هەڵبژاردن بکرێتە دەرەوە و دیموکراسیەت بە هەموو چەمکەکانی ترەوە خۆپیشاندانە بەشداری سیاسی هاوڵاتیانە هەموو شتەکانە زۆر بە ئاشکرا ئێمە هەستی پێەکەین و زیاتر ئەوانە هەستی پێەکەن کە داوای هاوڵاتیانەگەێنن پشگیری لە مافول لە داخوازەکانی هاوڵاتیانەکەن من نەزانم ئەوانەی کە لەگەڵ دەسەڵاتە پەیوەندیەکی تەماسولیان هەیە پەیوەندیەکی هاوشێوان هەیە بە دڵنیام ئەوان لەوە تێناگەن کە دەسەڵات چەندێک ڕێگریەکە لە بەردەم ئەوشتانە بەڵام تۆ وەختێک وەکو چالاگوانێک وەک کەسایەتێک داوای هەڵبژاردن بکە من حەزەکەم بە دوو بەڕێزە بڵم تا ئەستا چ ئیشێکیان کردو چ کارێکیان کردووە چ بەرنامەیەکیان کردووە و خەڵکیان هەنداوە بۆی کە هەڵبژاردن بکرێت بڵێ کا خەسر و دێمە لای تۆ بۆی وەڵامی ئەم پرسیارە بیتەوە کاک ئارام لە قسەکانی وتیشی کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەو هەڵبژاردنانەی کە بووە بە خواستی دووپارتە دەسەڵاتدارەکە نەبووە بەڵکو ئەمرێکی واقع بووە و بەسەریاندا سەپێنراوە و ئەو پرسیارشی کە ئێستا لێ کردن جارێ من قبول ناکەم بەو شێوەیە ئەو هەردوو حزبە تۆمەتبار بکەن وەکە ئەنەه ئەوان نایانەوێت هەڵبژاردن بکرێت و نایانەوێت بە هیچ شێوەیەک دیموکراسی لە ئەو وڵاتە بەرقەرار بێتن مطلقاً وانە کێ هەڵبژاردنی نەویستووە هەروەکو گوتم یەک هەڵبژاردن ئێمە دواکەوتوین ئەویش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە هەڵبژاردنەکانی پەرلەمانی لە کاتی خۆی و لە وادەی خۆی کراوەوە دەکرێتن واکە تۆمەتباری و هەردوو حزبە دەکەن کە ئێمە دەمانەوێتن دەستکاریکردنی یاساکان بکەین بەنا ئەنجامدانی هەڵبژاردنەکان کوا چۆن دەستکاری یاساکان دەکەی هەڵبژاردنەکان کراوە لە کاتی خۆی و پەرلەمان دەستکاری یاساکان دەکاتن نەک ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان مافی ئەوەی نییە ناتەشریع یاسا بکات و نە دەستکاری یاسا بکاتن ئەگەمە بەس ئەوەیە هەڵبژاردن لە پارێزگاکان نەکراوە بۆیە تەماشاکە هەواڵی بەڕێز ئێمە هەڵبژاردنمان لە کات و ساتی خۆی کردووە 2005 2009 2013 ئینشەڵا دەکرێتن هێشتا ماوە ساڵێکمان ماوە جارێ ئەمە تەواو هیچ گومانێک لەوەدا نییە ئێمەش ئەوە نینە کە بە بەردەوامی دواکەوتوینە و بە بەردەوامی دواکەوتوینە قەت بە بەردەوامی دوانەکەوتوینە یەک هەڵبژاردن دواکەوتوینە ئەویش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە ئەویش هۆکاری خۆی هەبووە من ناچمە تەفاسیلە هۆکار چین یان چینین و هەمووانیش بەرپرسیارین تەنها هەردوو لایانی دەسەڵاتدار بەرپرسیار نین ئۆپۆزیسیۆنیش وەکو لایەنە دەسەڵاتدارەکان ئەندام پەرلەمانیان لە پەرلەمانە بە قسەی خۆنتەوە بکەم بە قسەی خۆنتەوە پاشان چاودێری ئەمریکی چی گوتووە و چی نەگوتووە دەیان چاودێری ئەمریکیش هەن دیفاعیان لە دیموکراتیای کوردستان کردووە و مەدحی ئەو پرۆسەیان کردووە کە لە کوردستانی عێراق ئەنجام درراوە هەر لە 92 تا ئێستاکە لە 92 تا ئێستاکە کاکە تەنها پارتی وەکەتیش بەرپرسیار نین لەو شەڕە گۆڕانیش بەشێک بووە لە شەڕی ناوخۆی کە لە 92 ڕوویدا تا ساڵی 2003 ئێوە شەر بەشێک بڵێ کاخەسەوە بۆی کاگارم ئەڵێ تەنها حزبەکانی دەسەڵات بەرپرسین لەوە ئۆپۆزیسیۆنیش بەرپرسیارە چۆنە کە لای کاک خەسرە و ئینتیخابات لە 2005 دەست پێەکە بەڵێ وایە حکومڕانی ئێوە لە 92 دەست لە حکومڕانی گۆڕان کاکە بەشێک لە یەکەتیمانی کوردستان 2009 بزوتنەوەی گۆڕان دروست بووە بزوتنەوەی گۆڕان ئێوە ئەتانوێ وای لێ بکەن 2009 دروست بۆ بزوتنەوەی گۆڕان لای من 2009 بزوتنەوەی گۆڕان 92 نییە لە دەسەڵات حکومڕانی ئێوە لە 92 دەست پێەکە تا 2012 لای تۆ هەڵبژاردن لە 2005 دەست پێەکە گومانێکی زۆر هەیە بەڕاستی قسەکەم بکەم گومانێکی زۆر هەیە ئەگەر ئەو بارودۆخە لە عێراقان نەگوزەرایە 2005 انتخاباتەکەتان ناکرد دلیلیش بۆ ئەوە انتخاباتی شارەوانەکانی 2000 و انتخاباتی ئەنجومەنی پارێزگاکانە ئەمە یەک حاڵەتێکی تر باسی ئەوە کرێ کە چێ لە پەرلەمان باسی پەرلەمانەکەی ڕاستەکەی ئەشەوبی لا ئێمە یەک بەرپرسیارین وەکو بزوتنەوەی گۆڕان لەوەتی ئێمە دروست بووین هەرچی یاسایە وا تەجیلیەکەن
هیچ شتێ نەچێتە پێشەوە لەوەدی جارێک کە هەر ئەوەنی کە زانرا هێزێکی تازی ئۆپۆزیسیۆن دروستە بێتەوە ئەو پەرلەمانە چەند مانگێک تەمەنی خۆی درێژ کردەوە کە بەڕاستی شتێکی عجیب و غەریبە لە هیچ شوێنێکی دنیا شتی وانە هیچ ئەنجومەنێک نییە ئەسا بۆ نمونە لە تەلەڤیزیۆنێکی وەکو ئەمێ نارتیە ئەگەر کەسێک مۆزەف بێ عقدەکەی کە کاتی لەسەر نووسراوە ئەگەر بەدەست خۆی بێ عقدەکەی کە کاتەکەیتەوە هەر خۆی هەر درێژیە کاتەوە خۆ ئەگەر بەدەست ئەبێ ناوڕوەرگرم ڕێگاتان پێدەم قسەکانتان تاوا بمبورن بینەرانی یادیز ناوبڕێک وەرەگرین و گفتوگەکەمان بەردەوامە بێت ببورن چکە ئەبێ لەو کاتە تەواو بێت دەسەڵاتی منی